important deals with two American companies. بەهۆی کوردبینی و گرێبەستە نایاساییەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا بیانەکانی بواری نەوت و وزە موچەی موچەخۆران لە بەردەم مەترسیەکی گەورەدایە. دەسەڵاتدارانی هەرێم کە ماوەی یاساییان لە پۆستەکانیان بەسەر چووە و هیچ شەرعیەتێکی یاساییان نییە، پێیان وایە چۆنیان بێت دەتوانن بازرگانی لەگەڵ زلێزەکانی جیهان بکەن کە ئەوەی لە نەوت بۆیان چووە سەر لە غازیش هەروە دەبێت. شارەزایانی بواری نەوت و غاز هۆشداری مەترسیدار لەبارەی گرێبەستی غاز و وزەی نێوان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و دوو کۆمپانیای ئەمریکی دەدەن. شارەزایان پێیان وایە گرێبەستی لەم جۆرە لانی کەم تێگەشتنی پێشوەختەی لەگەڵ حکوومەتی عێراق پێویستە. بەڵام لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێم نیازیان شەفافیەت و بەشدانی خەڵک نییە لە پارە و داهاتی ئەو گرێبەستانە، سەرباری ئەوەی هیچ پرسوڕایەک بە حکوومەتی فیدراڵی ناکەن، وەک سوپرایزێک گرێبەستی 110 ملیار دۆلاری واژۆ دەکەن، وەک دەستکەوتێکیش نیشانی هاوڵاتیانی دەدەن لە کاتێکدا دوور نییە ببێتە ماڵوێرانی گەورە و باجەکەشی خەڵکی کوردستان بیدات. شارەزایانی یاسایی لە کەتی نەوت و غاز هۆشداری دەدەن کە ئەم هەنگاوانەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم موچەی موچەخۆران دەخاتە مەترسیەوە، چونکە پێشتر بەراری دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لە پاریس و دادگای فیدراڵی عێراق بووە هۆی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان کە بەپێی بڕیارەکە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت نەوت لە ڕێگەی بۆریەوە بگوازێتەوە بۆ دەرەوە. تا ئێستاش لەبارەی چۆنێتی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم نەگەشتون بە ڕێکەوتنی کۆتایی بۆ دەستکردن بە ناردەکردنەوە. هەروەک یاساناسان دەڵێن ئەگەر حکوومەتی ماوە بەسەرچوو بە داهاتی ناوخۆ خۆبژێوی دروست بکات، ئەگەر سەرکێشیشی بکردایە گرفتەکان لانی کەمتر دەبوونەوە، بەڵام بەو شێوەی ئێستا سەرکێشەکە لەسەر قوتی خەڵکە کە ئێستا سەرباری ئەوەی هەرێم لە فرۆشتنی نەوت زیاتر لە 30 ملیار دۆلار قەرزار بووە، گرنگیەک نییە لەم گرێبەستە نوێیە لە داهاتوودا هەرێم نەکەوێتە ژێرباری قەرزی 10 ملیار دۆلاریەوە. ناوەندی توێژینەوەکان باس لەوە دەکەن کە ئەم گرێبەستانە دەبنە مای زیان و کێشە و گرفتەکان لەگەڵ بەغدا زیاتر ئاڵۆزتر دەکەن و قەیرانەکان زیاتر قوڵ دەکەنەوە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم مافی واژۆکردنی گرێبەستی ئەمنی و ئابووری نییە. ئەگەر شەم بابەتە بچێتە دادگای فیدراڵی، ئەوا دەتوانرێت ئاستەنگی بۆ دروست بکرێت. لەو نێوەندەشتا موچەی موچەخۆرانی هەرێم دەبێتە قۆچی قوربانی و کێشەکان دووبارە سەرهەڵ دەدەنەوە. هەروەک وەزارەتی نەوتی عێراق لەبارەی گرێبەستەکەەوە ڕایگەیاندووە پێشەلکاریەکی ئاشکرای یاسای عێراقە و سامانی نەوتی هەموو عێراقیەکانە. هەروە بەرهێنانێک لەم سامانەدا دەبێت لە ڕێگەی حکوومەتی فیدراڵیەوە ئەنجام بدرێت. بەم پێیە وەزارەت بە پشتبەستن بە دەستوری عێراق و بڕیارەکانی دادگای فیدراڵی پوچەڵبوونەوەی و گرێبەستانە دووپات دەکاتەوە. بەشێک لە سەرچاوەکان ئاماژە بۆ دەدەن هەرێمی کوردستان خاوەنی لە سەدا 3 یەدەکی غازی جیهانە. یەدەکی غازەکەی مەزەن نەدەکرێت بە 100 بۆ 200 تریلیۆن پێ سێجا کە بەشی زۆری لە ناوەڕاست و باشووری هەرێمی کوردستان شەڕ بووەتەوە. گەورەترین و دیارترینیان کێڵگەکانی غازی خورمەڵە و کۆرمۆرە، بەڵام سەرباری ئەو غازە زۆرە و ئەنجامدانی گرێبەستی غاز و وزە هێشتا ناوخۆی هەرێم پێویستەکانی پڕ نەکراوەتەوە. بەشێک لە شارەکان بەدەست نەبوونی غازی ماڵانەوە دەناڵێن و خەڵکیش لە زستاندا نەوتیان پێ نادرێت و بەنزینی ئۆتۆمبیلیش بە نرخێکی زۆر بە شۆفێران دەفرۆشرێتەوە.